أمان 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 فرمتاي شوني شون بمياه عزيز مي دور لبالاي تو كسماي أري كافر بحال مي ناز داري جام ئاواتی ئامەقەرەج هونەرمەندە خێر لە خۆنە دیوەکە شەهاب کەریم لە کتێبی مێژوویەک لە لولەی تفەنگەوە دەڵێت کۆڵانەکانی چوارباخ و سەرکارێز و سەرشەقام نەوەیەکی لە پاڵەوانی شاخ و شۆڕش بەرهەم دەهێنا بەڵام هەر ئەو شار و شۆڕشە دابەشی کردبوون بەسەر حیزب و تاقمی جیاوازدا ئەوانەی لەناو شۆڕشدا بوون شاخ دەیکردنە جەنگاوەری براکوژی و هەندێکی شاریش دەوڵەت دەیکردنە ڕاوچی کە سوکاری ئەوانەی کە لە شاخ خەریکی براکوژی بوون لە سەرەتای دەستپێکردن و سەرهەڵدانی شۆڕش لە ساڵانی حەفتاکاندا خێزانێکی هەژار لە گەڕەکی جوولەکان دەژیان ئامینەخان هەژاری هێندە ئازاری دابوو زۆر جار بەهۆی کێشەی منداڵەکانیەوە دەبووە دەنگەدەنگی لەگەڵ دراوسەکان و دەمەدەمەی لەگەڵ دەکردن هەر بۆیە نازناوی ئامەقەرەجیان لێ نابوو لەنێو ئەندامانی ئەم خێزانە هەژارەدا دوو کەسایەتی جیاواز هەڵکەوتون و هەر یەکەیان سەرقاڵی ژیانی تایبەتی خۆی بووە یەکێکیان بە ناوی ئاواتی ئامەقەرەج کە وەک مرۆڤێکی هونەری و هونەردۆست و هونەرمەندێکی میلی دەنگخۆش و خۆشەویست لە نێو خەڵکدا ناسرا بوو گۆرانیەکانی ئاواتی ئامەقەرەج لە نێو زۆربەی خەڵکیدا ئاشنا بوون و دەوترانەوە کەسایەتێکی تری ئەم خێزانە ئازادی ئامەقەرەج بوو ژیانێکی مەترسیدار و ڕەفتاری خراپ و ترس و تۆقاندنی لە نێو خەڵکی و دەرونی دەور و پشتیدا چاندبوو ئەو چاو نەترسانە خۆی وەک پاڵەوانێکی مەزنی ناو فیلمە پڕ تراژیدیاکان دەهاتە پێشچاو و خەڵکیش باسی خوڕێکی ڕژێم دەیان بینی ئەو بە ماتۆڕ و شەڕواڵ و کراسێکەوە بێباک لە هیچ ناو و ناتۆرەیەک خۆی و دەمانچەکەی ئیشی لەگەڵ ڕژێمی ئەو کاتەدا دەکرد خەڵکی گەڕک بە تەواوی لە ئازاد نیگەران بوو و بە تەواوی لی دەترسان وای لێ هاتبوو هەمیشە چاوەڕێی ئەوە بوون کە ئازاد بە گرتیان بدات هێزی پێشمەرگە بۆ تەمبێکردنی ئازادی ئامەقەرەج مەفرەزەیەکیان نارد بۆ ناو شار تاکو بیگرن و سزای گەل و شۆڕشی پێ بچێژن چونکە تەواوی خەڵکی گەڕەکی جوولەکان و چوارباخ و سەرشەقام تووشی دڵڕاوکێ بوون بەدەستیەوە بەڵام ئەو کاتی کە مەفرەزەکەی پێشمەرگە دەگەنە ماڵی ئامەقەرەج بەڕێکەوت ئازاد لە ماڵەوە نابێت ئامینەخانی دایکی ئازاد و ئاواتی برای دەکەونە دەست مەفرەزەکەی پێشمەرگە کاتێک پێشمەرگەکان ئاواتی بێتاوانی دەنگخۆش و خۆشەویستی ناو خەڵک دەکوژن ئامینەخانیش لە تاو کوژرانی کوڕەبی ساڵانە بێتاوانەکەی دەرونی ئاگر دەگرێت و هاوار و دەنگەدەنگ دەست پێ دەکات و تەواوی خەڵکی جوولەکان لە شەوێکی ئاوا سامناکدا بە ناڵەی دەرونی ئامینەخان بە ئاگا دێنەوە ئەو بە ئاگا هاتنەوەی خەڵکی و هەستکردن بە هەبوونی پێشمەرگە لەو کاتەدا بۆ پێشمەرگەکان جێگەی مەترسی دەبێت بۆیە پێشمەرگەکان تاکو خۆیان بە شارەوەی بهێڵنەوە و ئاشکرا نەبن بە چەند فیشەکێکی گردار کۆتایی بە ژیانی ئامینەخانی ناسرا و بە ئامەقەرەج دەهێنن و دوو جەستەی کوڕودایکێکی بێتاوان لە نێو کۆڵانە باریکەکانی جوولەکاندا بە تەنیشتیەکەوە ڕیز دەکەن ئەم چیرۆک و بەسەراتە ڕاستەقینە و پڕتراژیدیانە مێژوویەک و بەشێک لە قەدەری شۆڕشی ئێمن لەم ڕووداوانەدا لە بری کەسانی تاوانبار کەسانی بێتاوانی وەک ئاواتی ئامەقەرەج و هاوشێوەکانی بە مەرگ سزادران و کۆتایی بە ژیانیان هێنرا ئاواتی بێتاوان کوژرا ئەویش ئاواتێک کە بێ لە خۆشەویستی و خزمەت بە هونەری میلی کوردی هیچ شتێکی تری نەبوو تاکو پێشکەش بەم نیشتیمانە بێنازەی بکات